بەشی 28 نیگەرانی خەڵکی تەبەس بۆ داهاتوو. شەوەکەی کە کاپتا ئەو قسەی کرد، من بە بۆنەی ئەوەی توانی بووم هەژارەکان بە خۆڕایی چارەسەر بکەم شادمان بووم و خواردن و خواردنەوەکەش ئەوەندەی تر شادمانیەکەی منیان زیاتر کرد. بەهار بوو، گوڵەکانی ئاقاقیا بۆنی هەوایان خۆشتر کردبوو. لە دارەڕاکەی کەنار نیل بۆنی کەلوپەلی سووریا هاتوو. لە ماڵە گشتیەکان دەنگی مۆسیقای سریانی دەهاتە بەرگوێ و گوندە بە پۆکان دەیان خوێند و من ڕۆحی خۆم لە شادمانیدا دەبینیەوە. بۆیە ڕێگەم بە کاپتادا کە لە جامێکی گڵیدا خواردنەوە بۆ خۆی تێبکات و پێم وت: کاپتا، بەر لەوەی داوام لێ بکەی ئازادت بکەم، من لە دڵمدا تۆم ئازاد کردبوو. ئازادی تۆ لەو ڕۆژەوە دەستی پێکرد کە من و تۆ دەمانویست لەم شارە دەربچین و من کانزام نەبوو. تۆم و پاشەکەوتەکەی خۆتدا بە من بۆ ئەوەی بتوانین دەرباز بین. لەو ڕۆژەدا من بڕیارمدا کار کاتێ دەوڵەمەند بووم ئازادت بکەم و دوایی پێت بڵێم ئەگەر حەزت لێیە وەکو خزمەتکارێک نەک وەکو بەندەیەک لە لای من بمێنەرەوە. ئەگەر نا بۆ هەر شوێنێک کە دەتەوێ بڕۆ. ئێستاش پێت دەڵێم کە ئازادی. بۆ زیاتر دڵنیابوونت سبەینێ نووسراوێک بە نووسەرێک دەنووسم بۆ ئەوەی باوەڕ بکەی کە ئازادی. بەڵام تۆ وتت لەمە دووە من بە قازانجی زێڕ و پارەکەم ژیان دەبەمە سەر. پێم بڵێ زێڕی من چۆن سوودی دەبێ مەگەر وەکو پێم وتبووی زێڕەکانی منت لە پەرزگەی ئاموندا بە ئامانەتدا نەناوە. کاپتا بە تاکە چاوەکەی سەیری کردم و وتی: ناسینۆها، ئێستا کە ئازادم پێت دەڵێم کە من فەرمانەکەی تۆم جێبەجێ نەکرد و زێڕەکانی تۆم لە پەرزگادا نەناوە، چونکە فەرمانەکەی تۆ لە عەقڵەوە دوور بوو. من ئەو کارانەی دژی عەقڵ بن جێبەجێی ناکەم، لەبەر ئەوەش کە دەزانم لەوانەیە لە ناکاودا تووڕەبی. بۆ دووربینی گۆچانەکەتم شاردۆتەوە کەنەی کێشی بەشان و پشتمدا. بەڵام بۆ ئەوەی بزانی کە بۆچی فەرمانەکەتم ئەنجام نەداوە دەبێت پێت بڵێم کە تەنها خەڵکی نەفام زێڕی خۆیان لە پەرزگە دادەنێن، چونکە بە ئەمانەتدانانی زێڕ و پارە لە پەرزگا دوو خراپەی گەورەی هەیە. یەکەم ئەوەیە کە کاهینەکان و لە کامدا فێرعەونیش لە بڕی سامانی تۆ ئاگادار دەبنەوە و دەزانن کە تۆ چەند زێڕت هەیە و یەکێک لەو کارانەی کە نیشانەی شێتیە ئەوەیە کە مرۆڤ خەڵکی تر لە چەندێتی داراییەکەی خۆی ئاگادار بکاتەوە. دووەمیشیان ئەوەیە کاتێک کە تۆ زێڕەکەت لە پەرزگا دادەنێی لە خەزێنەی ئەوێ دەمێنێتەوە.
هەموو ساڵێک دەبێ هەندێک لەو زێڕە لە بری حەقی خەزیێنە بدەیتە پەرزگە و لە کامدا ساڵ بە ساڵ زێڕەکەت کەمتر دەبێتەوە. بۆیە ئەو کاتە تۆ بۆ پیاسەکردن لە ماڵەوە چوویتە دەرەوە کاوڕێکانی ڕابردوود ببینی، من لەم شارەدا سوڕامەوە بۆ ئەوەی بزانم چۆن دەکرێ زێر بخرێتە کارەوە کە بەهۆیەوە قازانجت دەست بکەوێ بەبێ ئەوەی ئیشێک بکەیت و ماندوو بیت سوود وەربگری. من زانیم کە لە شاری تەبەز چیتر خەڵکی زێڕی خۆیان لە پەرزگەی ئاموندا دانانێن چونکە لێی دڵنیانین و دەترسێن زێڕەکەیان لەوێ بفەوتێ. هەروەها لەبەر ئەوەی بۆ سپاردنی ئەو زێڕە متمانە بە پەرزگە ناکرێ، کەواتە لەسەر تاسەری میسر جێگەیەکی تر نییە کە مرۆڤ بتوانێ بە دڵنیاییەوە داراییەکەی خۆی لێدا بنێ. جگە لەوەش لەگەڵ ئەو زانیاریانەی کە دەستم کەوتبوو بۆم ڕوون بۆوە کە خوای ئامون زەویەکانی خۆی دەفرۆشێ. منیش وتم درۆ دەکەی، خوای ئامون واتە پەرزگەی ئامون هەرگیز زەوی نافرۆشێ، بەڵکو بەردەوام زەوی وزار دەکڕێت و هەموو ساڵێک داراییەکەی خۆی زیاتر دەکا. کاپتا وتی بەڵام ئێستا پەرزگەی ئامون بە دزیەوە زەویەکانی دەفرۆشێ، ئەو زەویانە دەکاتە زێڕ و پارە و دەیخاتە ناو خەزیێنەکەی خۆیەوە. ئەوەندە ئەو پەرزگەیە زەوی فرۆشتووە و زێڕی کۆکردوتەوە کە ئێستا لە میسر زێڕ و کانزا کەم بۆتەوە. وتم ئایا تۆ زێڕەکەی منت داوە بە زەوی؟ کاپتا وتی نا گەورم، من زێڕەکەتم بە زەوی نەداوە چونکە نە تۆ لە کوشت و کاڵ دەزانیت و نە من. ئەگەر ئاڵتوونەکەتم بدایە بە زەوی، سەر و کار و جوتیار و ئەو بەندانەش کە تیایدا کاریان دەکرد بەرووبوومی ئەو کێڵگانەیان لە تۆ دەدزی. لە کاتێکدا کە من خۆم لەم شارەدا دزی دەکەم واتە خەڵکی فریو دەدەم. هەروەها من وا هەز دەکەم کە فرۆشتنی ئەو زەویانە لەلایەن پەرزگەی ئامونەوە، واتە لەلایەن ئەو پەرزگەیی کە زیاتر لە سەدان ساڵە زەوی دەکڕێ بەبێ هۆنینەوە، ئەو پەرزگەیە دەزانێ کە توانای بەرگریکردنی نییە لە بەرامبەر خوای نوێ و دەبێ لە ناو بچێ. بۆیە پێشتر زەویەکانی دەفرۆشێ تاوەکو خوای تازەی فێرعەون دەستی بەسەردان نەگرێ، لەبەر ئەوەی کڕینی زەویەکانی پەرزگەی ئامون مەترسی هەیە، چونکە لەوانەیە دوایی خوای نوێ بڵێ هەموو ئەو زەوی وزارانەی خوای پێشوو کە لەلایەن ئەوەوە بە خەڵکی فرۆشراون هی منن و دەست بەسەر هەموو ئەو زەویانەدا بگرێ کە خەڵکی لە پەرزگەی ئامونیان کڕیوەتەوە بەبێ ئەوەی بەهاکەی بدەنەوە خەڵکی. من وتم ئەمانەی کە تۆ باسی دەکەی مەسائیلی لاوەکین و من لێم پرسی چیت لە زێڕەکەم کردووە، لە چیدا سەرفت کردووە کە دەڵێی قازانجت لێی دەست دەکەوێ. کاپتا وتی لەبەر ئەوەی پەرزگەی ئامون کێڵگە کوشت و کاڵیەکانی خۆی دەفرۆشێ، زێڕ و زیو کۆ دەکاتەوە، وەکو باسم کرد زێڕ و پارە لە میسر کەم بۆتەوە. ئەم کەمبوونەوەیەش بۆتە هۆی ئەوەی کە بەهای خانووی نیشتەجێ و جێگەیە بازرگانیەکان دابەزێ. بۆیە من کە زانیم خانوو هەرزان بووە، بەشێکی زێڕەکەتم داوە بە چەند خانوویەکی نیشتەجێ و چەند جێگەیەکی بازرگانیم کڕیوە. تۆ ئەم خانوانە بە کرێ ئەدەیت، هەموو ساڵێک کرێکەیان وەرەگری و هەمیشە خانووەکانت ئەمێنێ و سوودی لێ وەرەگری. لەبەر ئەوەش کەوان بیرکردەوە کە لەلایەن تۆوە دەسەڵاتی تەواوم هەیە بۆ کڕینی ئەو خانوانە. بەبێ مۆری تۆ ئەو جێگەیانەم کڕی و ئەگەر کڕیارەکان یان کرێچیەکان بە بۆنەی دەڵاڵیەوە
دیاریەکم بدەنێ پەیوەندی بە تۆوە نییە، بەڵکو پەیوەندی بە دەبەنگی خۆیانەوە هەیە، چونکە من لەم کارەدا هیچ شتێکت لێ نادزم، بەڵکو دیاریەک کە لە کڕیارەکان یان لە کرێچیەکانی وەردەگرم، ئەگەر تۆش بتەوێ دیاریەک بە بەندەکەی پێشوت بدەی ئەوا لێت وەردەگرم. وتم کاپتا من هیچ بەخشێکت نادەمێ، چونکە دەزانم تۆ لەم کارەدا ڕەچاوی قازانجی خۆت کردووە، پێشبینی دەکەی کە لە ڕێگەی وەرگرتنی کرەی خان و هەروەها لە ڕێگەی خەرجی دۆزینەوە بە ناوی چاکردنەوەی خانووەکان دزیەکی باشم لێ دەکەی. کاپتا وتی تۆ لە هەڵەدای، ئەگەر گەورەیەکی ستەمکار و قرچۆک بوویتایە من وەها بیرم نەدەکردەوە، ئەم پێشبینیم دەکرد کە لە داهاتوودا چۆن سوود لەو خانوانە وەربگرم، بەڵام تۆ گەورەیەکی بەبەزەیی و بەخشندەی و پێویست ناکە کە من لە لای خۆم ئەم حسابانە بکەم، چونکە هەرچیەک کە تۆ هەتا لە ژێر دەستی مندایە و من ماڵی تۆ بەی خۆم دەزانم و کاتێک کە پارێزگاری لە بەرژەوەندی تۆ دەکەم لە ڕاستیدا بەرژەوەندیەکانی خۆم پاراستووە. لەبەر ئەوە بە بەشێکی تر لە پارەکەت هەندێ دانەوێڵم لە جوودیارەکان کڕیوە. من وتم کاپتا دانەوێڵت بۆچی کڕیوە؟ ئەو وتی ئەم ناکۆکیەی کە لە میسردا لە نێوان ئەم دوو خوایە دەستی پێکردووە بێگومان چارەنووسێکی ترسناکی بۆ گەلی میسرە بێ، چونکە هەر کاتێ کە خواکان ناکۆکیان هەبێ وەکو ئەو کاتانەی کە گەورەکان لەگەڵ یەکتریدا بەشەڕدێن زیانەکەی لە خەڵکی دەکەوێ، میلەت دەبێ بۆ جەنگی نێوان خواکان و گەورەکان قوربانی بدا. من وا بیر دەکەمەوە کە بەهۆی شەڕی نێوان ئەو دوو خوایە لە میسردا بارودۆخەکە بەرەو شێوا و ئاڵۆزی دەچێت و ئەم بێبەند و باریە کێڵگەکان وەکو بیابانێکی ڕوود لێ دەکات و جگە لەوەش ئەمڕۆ هەر کەسێ کە کەمێ زێڕوزیوی هەیە لە ترسی بەگشتدا چوونی خواکان زەوی دەکڕێ، چونکە دەزانێ کە زێڕ و پارە دەدزرێ بەڵام زەوی نادزرێ. ئەو کەسانەی کە زەوی دەکردنەوە هەمویان یان بازرگانن یان لە دەربارەکان و کاهینەکانن کە زەوی لە پەرزگە دەکڕن بۆ ئەوەی لە ژێر دەسەڵاتی پەرزگە دەربچێ ببێتە هی خۆیان، بەڵام هیچ یەکێ لەو کەسانە جوتیار نییە و ناتوانێت لە زەویەکەدا کشت و کاڵ بکات. لە ئاکامدا هەموو ئەو زەوی وزارانە بە بێیار دەمێننەوە و خەل و خەرمان و دانەوێڵە زۆر کەم دەبێت و میسر تووشی کەمی ئازوقە دەبێت و لەو کاتەدا دەتوانین ئەو دانەوێڵەی کە کڕیومانە بە بەهایەکی باش بیفرۆشین. من دەزانم کە تۆ وابیر دەکەیتەوە دەغڵ و دان وەکو بەرد نییە کە هەزاران ساڵ بمێنێتەوە، مەشک دانەوێڵەکە دەخوات و بەندەکان ئەیدەزن، بەڵام مرۆڤ هەتا کەمێک زەرەر نەکا قازانجی زۆری دەست ناکەوێ. من هەندێک لەو خانوانەی کە کڕیومە بۆ عەمبارکردنی دانەوێڵەکەمە کە ئەو دەغڵ و دانەی کڕیومە لەوێدای بنێم و پارێزگاری لێ بکەم کە نەمشک بیخوات و نەبەندەکان بیدزن. ئەو ڕۆژەش کە دەغڵ و دانەکەمان فرۆشت ئیتر پێویستمان بە عەمبار نەما، بەکرێ ئەیدەینە بازرگانەکان کە کەلوپەلی خۆیانی تێدا دابنێن و یان بیکەنە ژووری بازرگانی. من وتم کاپتا من بە پێچەوانەی تۆوە زۆر ئومێدەوار نیم کە ئەم کارانە سوودی بۆ من هەبێ، بەڵام لەبەر ئەوەی مامەڵەکەت کردووە من ڕەخنەت لێ ناگرم، بەمەرجێ لە داهاتوودا واز لە من بهێنی و بەڕێوەبردنی ئەم خانوانە و فرۆشتنی دەغڵ و دانەکە نەبێتە هۆی زەحمەتدانی من.
کاپتا وتی من بیرێکی تریشم کردوتەوە کە بۆ دەوڵەمەندی تۆ زۆر بەکەڵکە و ئەویش کڕینی یەکێک لە بازاڕەکانی کۆیلەفرۆشیە. ئەگەرچی من سرم لە کوشت و کاڵ دەرناچێ، بەڵام لە بری ئەوە هەتا بتەوێ لە کڕین و فرۆشتنی کۆیلەدا شارەزام و دەزانم کە چۆن بەندەکان بارزان بکڕم و کەم و کوڕیەکانیان داپۆشم بۆ ئەوەی کە ڕیارەکە هەز بەو خەوشانە نەکا. هەروەها دەزانم کە چۆن بەهۆی دار و قامچی ئەو کۆیلانە گوێڕایەڵ بکەم، چونکە خۆم کۆیلە بووم و ئەو کەسەی کە خۆی بەندە بێ ئاشنای هەموو فرت و فێڵێکی کۆیلە فرۆشتنەوەیە. من دڵنیات دەکەم کە ئەگەر ئێمە ئەم بازاڕە بکڕین، لە دوای چەند ساڵێکی تر تۆ دەبیتە یەکێک لە دەوڵەمەندە گەورەکانی میسر. وتم کاپتا، لەگەڵەوەشدا کە کۆیلە فرۆشی قازانجی هەیە، بەڵام من حەزم لە کڕین و فرۆشتنی بەندە نییە، چونکە کۆیلە فرۆشی کارێکی پیس و نەفرەتی لێکراوە. من دەزانم کە زۆربەی مامەڵەچیەکان ئەم کارە دەکەن و هەمووشیان پێویستیان بە بەندەیە و دەیکڕن. هەروەها لە ڕابردوودا تۆ ئەو کەنیزەیەی کە بۆ تێنابووم کە ڕیمەوە، بەڵام ئەمڕۆ حەز ناکەم کۆیلە فرۆش بم. کاپتا هەناسەیەکی هەڵکێشا وتی نازانم تۆ بۆ ئاوەهایت، بۆچی ناتەوێت وەکو خەڵکی تر لە ماوەیەکی کەمدا بەبێ ماندووبوون دەوڵەمەند ببی. ئێمە ئەگەر بازاڕێکی کۆیلە فرۆشی و چەند خانوویەکی گشتیمان بکڕیایە، کەنیزە جوانەکانمان لە بازاڕی کۆیلەکانەوە بۆ ئەو خانوانە دەبرد و هەموو شەوێک لە هەر یەکێک لەو خانوانە سوودێکی زۆرمان دەست دەکەو. بەڵام من چی بکەم؟ خواکان گەورەیەکیان داوە بە من کە دەست و دڵی لەگەڵ خەڵکی تردا جیاوازە، بەڵام ئێستا ناتەوێ بازاڕی کۆیلە و خانەی گشتی بکڕی، داواکاریەکی ترم هەیە دەبێ پەسەندی بکەی. منیش پێم وت داواکاریەکەت چییە؟ کاپتا وتی لەبەر ئەوەی تۆ ئەمڕۆ منت ئازاد کردووە، حەز دەکەم کە ئەم ڕووداوە بکەین بە جەژن. ئەگەرچی داواکاریەکەی من لە دیدی تۆدا لە ئەدەبەوە دوورە، بەڵام دەمەوێت لەگەڵ مندا بێیت بۆ ئەوەی بەیەکەوە بڕۆین لە مەیخانەی کلکی تیمساح کە لە کەناری ڕووباردایە لە ناوچەی بەندەریا شەرابێ بنۆشینەوە کە ناوی کلکی تیمساحە، واتە ئەو شەرابە بە ناوی ئەو جێگەیەوە ناونراوە کە خواردنەوەیەکی بەهێزە و لە خواردنەوەکانی تر زیاتر نەشئەی هەیە. ئەگەرچی داواکاریەکەی کاپتا بێئەدەبی بوو، خزمەتکار یان بەندە بۆی نییە داوا لە گەورەکەی خۆی بکات کە لەگەڵیدا بۆ مەیخانە بڕوا پێکەوە بخۆنەوە. بەڵام من داواکاریەکەی کاپتان پەسەند کرد، چونکە لەو شەوەدا ئەوەندە خۆشحاڵ بووم وام بیردەکردەوە کە ڕۆیشتن بۆ مەیخانە و ڕابواردن لەوێ بۆنەیەکی خۆشە. هەروەها بیرم کردەوە کە ئەو کاتەی لە کریت بووین، کاپتا ئامادە بوو لەگەڵ مندا بچێتە ناوخانەی خوا لە کاتێکدا کە دەیزانی کەس لەو جێگەیە ناگەڕێتەوە. منیش ئێستا دەبێت داواکاریەکەی جێبەجێ بکەم، لەگەڵیدا بڕۆم بۆ مەیخانە، چونکە ڕۆیشتن بۆ مەیخانە زۆر ئاسانترە لەوەی کە مرۆڤ بزانێ بۆ جێگەیەک دەچێ کە ئیتر ناتوانێ لەوێ بگەڕێتەوە. کاپتا کاتێک کە بیستی داواکاریەکەی ئەوم پەسەند کرد، زۆر دڵخۆش بوو، ڕۆیشت و
باڵاپۆشەکەم و گۆچانەکەی شاردبۆوە هێنای و من باڵاپۆشەکەم لەشان کرد و گۆچانەکەم گرتە دەست و لە ماڵدەر چوین و بەرەو مەیخانەی کلکی تیمساح بەڕێکەوتین. کلکی تیمساح لە ناوەڕاستی گەڕێکی بەندەری لە نێوان دوو خانوودا بوو. بەر لەوەی بچینە ناو مەیخانەکەوە ڕوانیم لەسەر مەیخانەکە تیمساحێکی گەورە وشک کرا و هەڵواسراوە کە چاوی شوشەی پێوە بوو. دەمەکراوەکەی ددانە سپیەکانی پیشان دەدا. کاتێک کە هەنگاومان نایە ناو مەیخانەکەوە سەیرم کرد دیوارەکانی ئەستور بوو. قازانجی ئەستوربوونی دیوارەکە لەوەدایە کە لە وەرزی هاوین و زستاندا فێنکی و گەرمایی مەیخانەکە ڕادەگرێت. لە شێوەی هاتنە ژوورەوەکەی کاپتا تێگەیشتم کار نەبێ جارێک هاتۆتە ئەو مەیخانەیە و شارەزای ڕێ و ڕەسمی ئەو جێگەیەیە. لە دوای ئەوەی دانیشتین ڕوانیم زەوی مەیخانەکە و دیوارەکانی وەکو ماڵی دەوڵەمەندەکان بەدار فەڕش کرابوون و نەخشی جۆرا و جۆریان لەسەر کێشرا بوو. کاپتا کە بینی سەرنجم داوەتە تەختەدارەکانی زەوی و دیواری مەیخانەکە. کاپتا وتی ئەو دارانەی دەیبینی لەو کەشتیانەوە دەستکەوتووە کە سکراب کراون و هەر یەکە لەم تەختانە هی کەشتیەک بووە کە لە دەریادا هاتوچۆی کردووە و باوباران ڕەنگیان گۆڕیوە. ئەو کڕیارانەی کە لە دوکانەکەدا بوون سەیرێکی منیان کرد و دوایی سەرگەرمی کارەکەی خۆیان بوون. کاپتا فەرمانیدا کلکی تیمساحمان بۆ بهێنن. بە خاوەنی مەیخانەکەی وت خۆت کلکی تیمساحەکە ئامادە بکە و دیار بوو کلکی تیمساح مەشروبێک بوو کە دەبوایە ئامادە بکرایە، واتە وەکو خواردنەوەکانی تر نییە کە یەکسەر لە گۆزەکەوە بیکەینە ناو پیاڵەوە و بیخۆینەوە. دوایی سەیرم کرد ژنێک دوو پیاڵەی بەدەستەوە گرتووە و بەرەو ئێمە دێت و سەر و وەزعی نیشانی دەدات کە خزمەتکاری مەیخانەکەیە. ئەو ژنە زۆر گەنج نەبوو. لە وڵاتێکی وەکو میسر کە ژنەکان ڕوتن ئەو پۆشتە بوو. حەڵقەیەکی زیوی بەگوێیەوە کردبوو. دوو بازنگی زێڕی بە مەچەکی هەردوو دەستیەوە دەبینرا. هەرچەندە نزیکتر دەبەوە زیاتر جوانیەکەی دەردەکەوت. کاتێک کە گەیشتە لای ئێمە ڕوانیم برۆی باریک و چەماوە بوو. چاوەکانی سەرنجڕاکێش و ڕەنگی ئەسمەر بوو. کاتێک کە چاوم بڕیە ناوچاوەکانیەوە وەکو هەندێ لەو ژنانە ڕویان هەڵدەسوڕێنن ڕووی خۆی وەرنەگێڕا و ڕوانیە چاوەکانی من و یەکێک لە پیاڵەکانم لە دەستی وەرگرت و کاپتاش پیاڵەی دووەمی لێ وەرگرت. پێم وت ئەی ژنی جوان ناوت چییە؟ ژنەکە وتی من ناوم مەریتە. کەس بە ناوی ژنی جوانەوە بانگم ناکات لەبەر ئەوەی تۆ بەم ناوەوە بانگم نەکەی وا تێدەگەم کە تۆ پیاوێکی مەحجوبی وەکو گەنجێکی تازە پێگەیشتوو کە بەم جۆرە قسانە جورئەت دەداتە خۆی بۆ ئەوەی بتوانێ دەستی خۆی لەسەر دەستی ژنێکدا بنێ. تۆش بوێرانە دەتەوێ دەستت لەسەر دەستی مندا بنێی. دوایی لێی پرسیم ئایا تۆ پزیشک نیت و ناوت سینۆهەن نییە؟ منی ژوتم بەڵێ. وتی ئەگەر حەز دەکەی دووبارە بەبینینی خۆت خۆشحاڵمان بکەی پێم مەڵێ ژنی جوان و سوکایەتیم پێمەکە. من وتم چۆن زانید من سینۆهەم؟ مەریت وتی ناوبانگی تۆ لە خۆت زووتر هاتە ئەم مەیخانەیەوە بە جۆرێک کە من لەگەڵ هاتنە ژوورەوەی تۆدا تۆم ناسیەوە و ئێستا دەبینم کە ناوبانگت بە بێهۆ نەبووە. کاتێک مەریت گفتوگۆی لەگەڵدا دەکردم بزە دەهاتە سەرلێوی، بەڵام هەستم دەکرد کە خەندەی سەرلێوانی لە شادمانیەوە نەبوو بەڵکو نیشانەی پەژارە بوو. لە چاوەکانیشیدا ئەم خەمە هەستی پێکرا.
من وتم مەرید ئەگەر تۆ لە زمانی کاپتاوە کە دێتە ئێرە و لە ڕابردوودا بەندەی من بووە ئێستا ئازادم کردووە وەسفی منت بیستووە ئەوە بزانە کە متمانە بە قسەکانی کاپتان ناکرێ چونکە ئەم پیاوە خوێکی تایبەتی هەیە و جەوهەری ئەو خوا بە جۆرێکە کە زمانی ناتوانێ لە نێوان ڕاستی و درۆدا جیاوازی بکە بۆیە زیاتر درۆ دەکات و من ئەگەرچی پزیشکم بەڵام نەمتوانیوە ئەم نەخۆشیەی چارەسەر بکەم لێدانی گۆچانەکەشم سەبارەت بە چارەسەرکردنی ئەم عەیبە بێ ئاکام مایەوە مەرید بە خەمباریەوە بزەیەکی هاتێووتی سینۆها زۆر جار درۆ لە ڕاستی باشترە چونکە درۆ مرۆڤ ئومێدەوار و دڵخۆش دەکا لە کاتێکدا کەوتەی ڕاست دەبێتە هۆی نائومێدی بۆ نمونە کاتێک کە تۆ بە من دەڵێی ئەی ژنی جوان لەگەڵ ئەوەشدا کە دەزانم درۆ دەکەی بەڵام دڵم بەم درۆیەی تۆ شادمان دەبێ ئێستا حەز دەکەم لەم مەشروبە کە کلکی تیمساحە و بۆم هێناوی بنۆشی و پێم بڵێ کە ئایا ئەم شەرابە بەهێزترە یان ئەو نۆشینەوانەی کە لە وڵاتانی تردا خواردووتەتەوە بەبێ ئەوەی چاو لە مەری تەڕبگرم قومێکم لەو شەرابەدا و نۆشیمەوە بەڵام دوایی نەمتوانی سەیری بکەم چونکە قۆرگم و دوای سکیشم سوتایەوە و لە ناکاودا خوێن لە لەشمدا هاتە جۆش و لە دوای ئەوەی ئارام بوومەوە کاریگەریەتی نەشئەکە دەرکەوت وتم کاپتا ئەگەرچی زۆر درۆ دەکا بەڵام ئەوەی سەبارەت بە مەشروبی ئەم مەیخانەیە ئەیوت ڕاستە چونکە ئەم خواردنەوەیە لە هەموو ئەو شەرابانەی کە لە وڵاتی بیانی نۆشی و مەتەوە بەهێزترە گەرماییەکەی لەو ڕۆنەڕەشەی دانیشتوانی بابل لە زەویەوە بەدەستی دەهێنن دەیکەنە ناوچراکانی خۆیانەوە زیاترە وەکو چۆن تیمساحێکی ڕاستەقینە بە لێدانێکی کلکی مرۆڤێکی بەهێز بە زەویدا دەدا نۆشابەکەی تۆش پیاوێکی بەتوانە لە کار دەخا لە ناو قورگمدا بۆن و بەرامە و تامێکی ئەتراوی چەند جۆرە گیا و بەهاراتێکم هەست پێ کرد لە ناکاودا هەستم بە کەیفخۆشی کرد و حەزم کرد کە زیاتر لەگەڵ مەریددا بدوێم پێم وت مەرید من نازانم ئایا ئەم نۆشینەوەیە منی وەها شادمان کرد یان ئامادەبوونی تۆ ڕۆحی منی شاد کردووە و ئەوەندە دەزانم کە خۆشحاڵم و حەز دەکەم کە دەستم لەسەر دەستەکانتدا بنێم و ئەگەریش لەم کارە ناڕازیت لێم مەگرە چونکە کلکی تیمساحەکەی تۆ منی بێباک کردووە ژنەکە کەمێک چووە دواوە وتی من خاوەنی ئەم مەیخانەیە نیم و خزمەتکاری ئێرەم بەڵام ئەم شەرابە من دروستی دەکەم و تەنها جەهیزەیەکە کە باوکم بە منی داوە شێوەی دروستکردنی ئەم شەرابە ئەوەندەی ئەم شەرابە سەرنجی خەڵکی ڕاکێشاوە کە بەندەکەی تۆ کاپتا کە دەڵی ئازادم کردووە خۆی وا نیشان دەدا کە منی خۆش دەوێ بۆ ئەوەی بتوانێ چۆنیەتی دروستکردنی ئەم شەرابە لە منەوە فێر بێ کاتێک کە بەندەکەت زانی کە بە هیچ شتێک ناتوانێ سەرنجی من ڕابکێشێ بم کاتە هاوسەری خۆی بڕیاریدا ئەم مەیخانەیە بەزێر بکڕێتەوە و حەزیش دەکا کە شێوەی دروستکردنی ئەم شەرابەشم لێ بکڕێتەوە کاپتا کاتێک کە گوێی لەم قسەیە بوو ئاماژەی بۆ ژنەکە کرد کە بێدەنگ بێ بەڵام من چونکە شادمان بووم وتم مەرید ئێستا کە لە کلکی تیمساحم نۆشیوەتەوە خۆم خۆشحاڵ دەبینم وا تێدەگەم کە کاپتا ناحەقی نەبووە دڵی پێتەوە بێ و بیەوێ تۆ بکاتە هاوسەری خۆی
من ئەم وتەیەم لە کاتی سەرخۆشی داوت سبەینێ کاتێک کە هۆشیار بوومەوە لەوانەیە لە قسەکەم پەشیمان ببمەوە ئایا ڕاست دەکا کە کاپتا زێڕی داوە ئەم مەیخانەی کڕیوەتەوە بەر لەوەی ژنەکە وەڵامم بداتەوە کاپتاوتی سینۆها من نەمدەویست کە تۆ بەم شێوەیە لە هەواڵی کڕینەوەی ئەم مەیخانەیە ئاگادار ببیتەوە بەڵکو بەتەما بووم خۆم ئەم بابەتت پێڕابگەێنم بەڵام کە ئێستا ئەم ژنە نهێنیەکەی منی دەرکاند دەبێ بڵێم کە من ئەم جێگەیەم بە زێڕی خۆم واتە بەو زێڕەی کە لە ماوەی ئەم چەند ساڵەدا لە تۆم دزیوە کڕیوەتەوە چونکە توانای بەڕێوەبردنی مەیخانەم هەیە و دەزانم کە ئەم کارە ئاسانە و گرفت دروست ناکا و پێویستی بەهێزی گەنجێتی نییە من ئەوەندە لە مەیخانەدا بەبێ پارە شەراب و بیرەم خواردۆتەوە کە بە بینینی موشتەری یەکسەر دەزانم ئایا دەتوانێت پارەی خواردنەوەکەی بدا یان نا ئایا متمانەی پێدەکرێ شتی بە قەرز پێ بفرۆشیت یان نا پیشەی مەیفرۆشی کارێکی بێگرفتە و چێژوەرگرتنەکەی لەوەدایە کە مرۆڤ لە مەیخانەدا خەڵکانی جۆراوجۆر دەبینێ و لەوانەیە لە هەر یەک لەوانە شتێکی تازە ببیستێ بۆ من کە مرۆڤێکم لە شت دەکۆڵمەوە حەز دەکەم کە لە هەموو شتێ ئاگادار بووم زۆر بەسوودە لەم کاتەدا کاپتا پیاڵەکەی خۆی هەڵقۆڕاند و بە کەیف و خۆشیەوە وتی گەورم تاکە کاسبیەک کارگیز بێ بازار نابێ مەیفرۆشیە چونکە هەتا بمێنێ خەڵکی هەردەخواتەوە و لەوانەیە فێرعەونەکان نەمێنن خواکان لە عەرشی خۆیەتیەکەیان بکەونە سەرزەوی بەڵام بادەفرۆشی هەرگیز لە ناو ناچێ چونکە خەڵک کاتێک کە دڵخۆش و بەختەوەرن دەنۆشنەوە و کاتێکیش کە بەدبەخت و خەمبارن دیسانەوە هەر بۆ دامرکاننەوەی پەژارەکەیان پەنا دەبەنە بەربیرە و شەراب کاتێک کە پیاوێک عاشق دەبێ ئەڤینەکەی خۆی بە خواردنەوە بەهێز دەکات و کاتێکیش کە لەگەڵ ژنەکەی خۆیدا بەشەڕ دێ دیسانەوە بۆ نەهێشتنی تووڕەیەکەی دێتە ئەم مەیخانەیە و دەنۆشێتەوە کاپتا درێژەی بە قسەکانی داوتی سینۆها لەوانەیە تۆ کە پیاوێکی نائاساییت شێوەی بیرکردنەوەکەی منت بەدڵ نەبێت و بڵێیت مرۆڤ دەبێ ماندوو بێت و بژێوی خۆی پەیدا بکە بەڵام من دەڵێم پیاوی زیرەک ئەو کەسەیە کە بەبێ ماندوو بوون سوود لە دەزڕەنجی خەڵکی وەربگرێت و کاتێک کە خەڵکی لەگەڵ ئەوەشدا کە تێدەکۆشن بەڵام هەر بە برسێتی دەمێننەوە ئەو لە ئاسوودەی دابژی من لەو باوەڕەدام کە جگە لە پیشەی ژنە خۆفرۆشەکان هیچ پیشەیەک لە مەیفرۆشی ئاسانتر نییە و جیاوازیەکەی ئەوەندەیە کە ئەو ژنانە پێویستیان بە سەرمایی پێشوەخت نییە و سەرمایەکەیان لە خۆیاندایە ئەگەر دووربین بن دەتوانن لە کۆتایی تەمەنیاندا لە خانوویەکدا بە وزەی خۆیان دروستیان کردووە ژیان ببەنە سەر و بحەسێنەوە بەڵام من داوای لێبوردنت لێ یەکەم کە زۆر بڵێی دەکەم و زۆر وتنەکەم لەبەر ئەوەیە کە هێشتا لەگەڵ خواردنەوەی شەرابی کلکی تیمساح ڕانەهاتووم یەک پیاڵە لەم مەشروبە بەڕادەیەک دەمشێوێنێ کە توانای ڕاگرتنی زمانم نابێ باسەکەی من لەبارەی ئەم مەیخانەیەوە بوو وتم ئەم مەیخانەیە هینی منە ئێستا دەڵێم کە من خاوەنی پێشووی مەیخانەکە باوکاری مریت ئێرە بەڕێ دەبین و قازانجەکەی لە نێوان هەردووکماندا دەکەین بە دوو بەشەوە خاوەنی پێشووی ئەم مەیخانەیە کە لەمە و دوا دەبێتە کرێکاری من سوێندی بە هەزار خوای میسر خواردووە کە زیاتر لە نیوەی قازانجەکە هەڵنەگرێت و دزیم لێ نەکات و من دڵنیام دزی ناکا چونکە پیاوێکی خواپەرست
هەندێک لە موشتەریەکانی کاهینن کە بە کڕیاری باش لە قەڵمە درێن، چونکە زۆر کلکی تیمساح دەنۆشێتەوە. هۆیەکەی ئەوەیە کە کاهینەکان ڕاهاتوون لە شەرابی بەهێزی ڕەزەکانی پەرستگەی ئامون بنۆشنەوە. ئەوانە کە ئەم شەرابە دەنۆشنەوە بە یەک دوو کلکی تیمساح سەرخۆش نابن. هەندێک لە کڕیارەکانی ئەم مەیخانەیە کاهینن، چونکە مەیفرۆش بیر لەوە دەکاتەوە کە لە نێوان بەرژەوەندی کەسابەت و بەرژەوەندی ئاین پەیوەندیەک دروست بکە بۆ ئەوەی یەکەمیان سوود لە دووەم وەربگرێت و تا ئەمڕۆ هەروا بووە. بەڵام وابزانم من زۆر قسە دەکەم و زۆر بڵێیەکەی من لەبەر ئەوەیە کە ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژەکانی شادمانی من. باوەڕ بکە کە یەکێک لە گەورەترین هۆیەکانی خۆشحاڵی من ئەوەیە کە دەبینم تۆ تووڕەنیت و وەکو جاران من بە خزمەتکاری خۆت دەزانی. لە کاتێکدا کە من ئەمڕۆ پیاوێکی ئازاد کراوم و دەستم بە مەیفرۆشی کردووە، هەرچەندە هەندێک کەس وا بیر دەکەنەوە کە مەیفرۆشی کارێکی باش نییە. لە دوای ئەم قسەیە کاپتە بە سەرخۆشیەوە دەستی بەگریان کرد و سەری خستە سەر ئەژنۆم و من بە زۆر سرم لەسەر ئەژنۆکانم هەڵگرت و وتم هەڵسا. لە ناو مەیخانەدا ئەم ڕەفتارە ناشیرینە، چونکە گەر موشتەریەکانت ببینن کە خاوەنە نوێکەی ئەم مەیخانەیە ئەوەندە سووکە، لێت بەگومان دەبن و لەوەیە چیتر نێن بۆ ئێرە. لە دوای ئەوەی کە کاپتا سەری هەڵبڕی لێم پرسی خاڵێک هەیە کە من لێی تێناگەم، ئەویش مەسەلەی فرۆشتنی ئەم مەیخانەیەیە، چونکە ئەگەر ئەم جێگەیە بەو شێوەیەی کە تۆ باسی دەکەی ڕەواجی هەبێ، بۆچی خاوەنەکەی ڕازی بوو کە پێتی بفرۆشێت و دواییش وەکو شاگردێک کارت بۆ بکات و لە قازانجەکەشدا شەریک بێ. کاپتا کە هێشتا فرمێسکی چاوەکانی وشک نەبووبەوە وتی سینۆها، تۆ توانایەکی تایبەتیت هەیە کە بەهۆی بەڵگەهێنانەوەکانی خۆت کە لە ئەفستنین تاڵترە شادیم لێ دەکەیتە ژەهریمار. ئەگەر پێت بڵێم کە من و ئەم مەیفرۆشە هاوڕێی سەردەمی مناڵین و لە ڕابردوودا لە ناخۆشی و لە خۆشیدا لەگەڵ یەکتریدا هاوبەش بووین، ئایا دەیسەلمێنی کە لەبەر ڕێزی دۆستایەتی کۆن ئامادە بوو ئەم مەیخانەیەم پێ بفرۆشێ؟ بەڵام لەبەر ئەوەی کە دەزانم قەناعەت بەم قسەیە ناکەی، ناچارم دانی پێدا بنێم کە خۆشم قەناعەت بەم قسەیە ناکەم، مەجبورم بیسەلمێنم کە فرۆشتنی ئەم مەیخانەیە لەلایەن مەیفرۆشەکەوە نهێنیکی تێدایە. من وا هەز دەکەم کە نهێنی مەیفرۆشەکە دەگەڕێتەوە بۆ جەنگی نێوان خوای نوێ واتە ئاتون لەگەڵ ئامونی خوای دێریندا و لەبەر ئەوەیە کە لە هەموو پەرێشانی و تێگڕژانێکدا یەکەم شوێن کە پەلاماری دەدرێ مەیخانەیە و خەڵکی دەڕژێنە ناوی تا بتوانن شەراب و بیرە دەنۆشنەوە و کوپە و گۆزەکان دەشکێنن و مەیفرۆشەکەش لا ڕووباری نیلدا دەخنکێنن. بۆیە خاوەنی ئەم مەیخانەیە ترسی لێنیشتووە، چونکە ئەو یەکێکە لە لایەنگرە ڕاستەقینەکانی خوای دێرینی میسر و ئەوەندە بەخەستی گرتوێتی کە ئەمڕۆ ناتوانێن نکۆڵی لە خوای کۆن بکات و باوەڕ بە خوای نوێ بهێنێ، چونکە کەس عەقڵی نایگرێ کە ئەو باوەڕی خۆی گۆڕیوە و بۆتە شوێن کەوتووی خوای تازە. سەرڕای ئەوەش تێگەیشتووە کە خوای ئامون بە سەختی گرفتاری ترس و هەراس بووە و بەڕادەیەک کە پەرستگەی ئامون زەویە کوشت و کاڵەکانی خۆی دەفرۆشێ، وا بیر دەکاتەوە کە لەوانەیە ڕۆژێک زەوی وزارەکانی لێبسەنەوە. منیش لە دوای ئەوەی کە زانیم مەیفرۆشەکە تووشی ترس هاتووە، بە شێوەیەک قسەم کرد کە زیاتر ترس لە دڵی بنیشێت و وتم هەرچی زووترە خۆت لە مەیخانەیە ڕزگار بکە،
چونکە ئەگەر هەلومەرجێکی نالەبار بێتە پێشەوە سەرمایەکەت لەم مەیخانەیەدا لەناو دەچێ. ئەویش کە زۆر ترسا بوو ڕازی بوو ئەم جێگەیەم پێ بفرۆشێ، بەڵام لەبەر ئەوەی کە دەمزانی ئەو بۆ بەڕێوەبردنی مەیخانەکە لێهاتووە شاگردی لەو باشترم دەست ناکەوێ، داوام لە ئەو کرد کە لەگەڵ مەریت لێرەدا بمێننەوە و کارم بۆ بکەن. من وتم کاپتا، من نازانم کە ئایا لە مەودووە سوود لەم مەیخانەیە وەردەگری یان نا، بەڵام ئەوەی دەیزانم کە تۆ لێک ڕۆژدا ئیشوکارێکی زۆرت ئەنجام داوە. ئەگەر من بوومایە نەمدەتوانی بەیەک ڕۆژ ئەو هەموو کارە ڕاپەڕێنم. دوای هەڵساین و لە مەیخانەکە هاتینە دەرەوە. من هەستم دەکرد کە کاپتا بە تەواوەتی مەستە و ناتوانێ بەباشی بەڕێدا بڕوە. یەک پیاڵە کلکی تیمساح بە تەواوەتی شێوان دەبووی.